دەم باش خوشک و براین هێشە. ئەم دەمک درێژە بڕاستی گۆز دەبینم سەروان مالپەڕێ جباکی تیکتۆکێدا پلاتفۆرما تیکتۆکێ شەر و پەفچوون مەزن و خەبەر و گوتن و سخێف و مقدساتت بەر لنگا چوونە. نە غەمات تکەسی نە مقدساتکە نە تشتەکە. خەبەر و پەفچوون و سخێف لێبەلێ ئەس دەبینم گەلێک ژێژی وەک گۆرادنانێ خۆلمسێرکاندنا و قهرمان ئێزیدی بکرد نابە vê lewtandinê û qehreman êzîdî bixwara bilewtînin. Gelek jê jî dibe qehreman êzîdî wan şîret dikî. Ji her do tarafa jî. Her do tarafa jî dibêjin. Ev ê wela qehreman van şîret dikî û ev ê wela qehreman van şîret dikî. Birayê min qurbana çavê we, ev 10 sala got min singa xwe kir singa dijmin û neyarê miletê me. û roja got rabûma hedefam yek hedefa heta niha. دۆزام یەک دۆزە و مەبدەئێم یەک مەبدەئە و ڕۆژکێژیش مەبدەئێ خۆ نەهاتمە گوهرتن. لێ پشتی ئەس دەرکەتم و مخۆش بێ پلاتفۆرمێدا ئالیکی. ئەس دەبینم هەنێک دکن عەوعەوتل سەر ناوێمە بێبێئن و قەهرەمان ئێزیدی پشتا بێتشی دەیە. یانجی قەهرەمان ئێزیدی فلانکە سەکنینێ سەکنینێ ناسەکنینێ معناوێت لها قهرمان ئێزیدی تێدهەیە. یانی بالمعنى یان تێوەرێ وەکمە بکێ یان تو وەکمە نەکێ سوجێتەیە. تە سەرێ خۆ کریە بەلاکێ کارە بە دیفاعا سەرێ خۆ بکە و سەرێ خۆ ژوێ بەلای دەرێخە. بەرگوتن و فعل بێ. نەگوتن و بێکار و بێعەمەل بێ. پشتا شاشا و مالپەڕا دەبێ. تا تزانم بێ بێما قهرمان ئێزیدی چ بارش سەر ملێتە ڕاکرد بوو حتا کێلیکا گۆز دەرکەتم. تا تزانم بێ قهرمان ئێزیدی بە سەدێ جارە سنگا خۆدا سنگا کێ و نەکێ. تا تزانم بێ قهرمان ئێزیدی سەدێ جارە عالەمل سەرتە ڤەگەڕاندیە. بە سەدێ جارە ئەو کەسێک و خۆستن زمانێ خۆل سەرتە درێژ بکەن قهرمان ئێزیدی زمانێ وان ژێ کردیا بسایە خۆدێ و سەری جامێرە و ئینسانێ باش و ئینسانێ قەنج و بزانەبوون. بزانەبوونک گوار هەر گوتنک خوا مە بنەزانی و بێعاقلی ناوێت. هەر گاوک خوا مە بنەزانی و بێعاقلی ناوێت. و هەر دەڤەرک ژی مە تەنوورک خۆ تێدەهێشت بوو گۆزکارە بم نانێ خۆ تێدەڤەدم. لێبەلێ وەختا گووە تەنوور حەمل بەرخۆ خەراکردنا وەلنگێ خۆ لێدانا تدەڤەرنەما و نانێ خۆ تێڤەدن. بجەونێ شخۆڕەیەکی ببین یەکی سوژدار قهرمان ئێزیدی. قهرمان ئێزیدی چەند جارایە بکەبێ باراوە گو عالم لدژی وەڕانەبێ. دەما لەسەر شوان پەروەرژی بەری هەر کەسی مدەنگی خۆلوەکرد مگۆ برانۆ بەرسڤاوی نەدن. بەرشێخ و مەڵای مسلمانە بەرسێ بدن باسا ڕەبیع و عەیشا کردیە. ناون ڕابوون سەرخوا و دنیا خەرا کرد و قهرمان ئێزیدی پشتا مامۆستا شوان پەروەر گرتیە و قهرمان ئێزیدی نەی ئێزیدیە قهرمان ئێزیدی هەرۆ کارێەوە و شتەغالیەوە ی قهرمانش سیاسەتا خۆرە کار دکێ و قهرمان زانمش کێرە کار دکێ کار و فعل و فناسیەوە. وەڕابوو سەد ڤیدیۆ سەرمە چێکردن سەد بەهدەلە و خەبەر و سخێف وەش من و ماڵباتام ڕەدان. ڕەخنەک من وەکرد دوێ ڕەخنێدا وەڕابوون لای فلسەرمە چێکردن و کەرامەت و شەرەف و ناموسامە ئانی فڕەنگێکی. لێو نەفکرین بێما قهرمان ئێزیدی چقا بار ش سەر ملێ وەڕاکریە دانیە سەر ملێ خۆون ڤیتشی نافکرین. حتا ڤیدیۆ وەلسەرمە چێکردن وەڵا قهرمان فلان کەسە سەر ژنێ خۆ دەدیتیە سەر ژنا خۆ دەدیتیە لێ ئەو کەسێک و ڤیدیۆ سەرمە چێکری وی عالم وی وەدیت پشتی درۆژامێمەوەی چلو ڤیدیۆی خوا و ژنا خوا و برای خۆی ئەخرەتێ دەرێخست بێما چلو چپسا تشتێک وی سەرمە گۆتی عینە سەروی هاتبوو کرن لێبەلێ فعلێ خواکردن ئەستۆی من. قهرمان ئێزیدی سنگا خۆ کرد سنگا کێ و یا نەکی. کاژمەر بێژن قهرمان ئێزیدی بەرسڤا کێ و نەکێ نەدا. قهرمان ئێزیدیش بۆنا شەڕ و پەفچوونیەوە گووا سەرێ خۆ کرد سەرێ هەر کەسی خەبەرش قهرمان ئێزیدی و ماڵباتا قهرمان ئێزیدیرا دەهاتن. قهرمان ئێزیدی دەڤەرێک نەما گۆرخۆ حەرام نەکردژ بۆ ناوە لێ ڕۆژا دەمنێ بدیتە گو ئۆنلوان دەڤەرا ئۆن چنمەت حو پەسنێوان دەڤەرادن. وەخۆ بوارە کریە هەڤال و برا پشتا قهرمان ئێزیدیرە. نهاژی قهرمان ئێزیدی تێبان سەکنینێ سەکنینێ ناسەکنینێ سوجێ قهرمان ئێزیدیە. قهرمان ئێزیدی
قهرمان ێزیدی گاواخوا بنەزانی ناوێت ژبەرگۆ مزانی بوو ئەس کەتمە بەحرکێ هەگەر دوێ بەحرێدا تەنە سۆبەکەر بێ و نەسە بەح بێت دکارێ تێ بخەنقی وەکی تزانێتن زانێ سۆبە یە ناوای بەحرێدا بکێ تچر کەوێ ناوێ خۆ تاوێژە بسەرسەرکی بەت خۆ تاوێژێ ناوێ وەکل جەمە بێ بەعڕاسکی تخۆ تاوێژێ ناوێ ئاوێ و تنکارێژ ناوێ ئاوێ دەرکەوێ قاشۆ بێن و غیرەتا ئێزیداتیە کشید غیرەتا ئێزیداتیت پشتا مالپەرادا و بخەبەرە و بسخێفە وش هەردوو تەرەفاژی بێ ئەخلاق و بێ ئەدەبی تێن گوتن بڕاستیژی یعنی دلەیەکی دغەلێ مقەدەساتک تشتێک نەهشتن 10 ساڵە مشەڕی ئیسلامێ کرد بە کتابی ئیسلامێ بە گوتنێ ئیسلامێ بشتەغالیە مسلمانە مشەڕێوان کرد نەبسخێف و خەبەرە مژی جاناش دەبێ منا پەکین خەبەرن لە حتا کردنەگایە هەستی مناگوت ئازارەبوون منا کارێ خۆ کرد لێ ئۆن نزامنەون ئینسانی جەبان و ترسۆنەک و بێسراون بەسون خوازن پشتا مالپەرادا مێرخاستبن ژ هەردوو تەرەفاژیرە بێشم ژ هەردوو تەرەفاژیرە ژ بەرگوت پشتا شاشادا هەر کەس کارێ خۆ بکێ مێر و هەزارێ جارە مافتش گوتیە رابن تەرمین کێ بدن هەف مەوعەد کێ بدن هەف دەڤەر کێ بگن هەف لقای هەفدە ببن و حەدێ هەفدەش هەفدەرە دەینن شانی هەفدە بدن مەچوو مەلدژی سیاسەتا باشوورێ کوردستانê دەرکەتن li dijî siyaseta Partî Demokratî Kurdistan ez derketim dîse ê goraştin beyreqê wan û alê wan û dîfaa wan kirin dîse ûnin nazim welew ji bo nawa waz anîm ser vêrê wek wela wan dev ji me berda wek wan bedestê Daeş dihiştin wek gotim wek wela silahê me ji me standin ew qatiş we ji min re got ev karê we bûn gotinê we bûn we ji min re got ji bo nawa zirabû ez rabû miştexilîm ristîkê sukura diya min ne qeteha bûn tişk ji mala min ne kêma û tişk ji min ne kêma heta goz rabim vaqa xebera ji xwe malbata xwe re bînim heyata xwe bikim tehdîdê na tim û daîm qehreman êzîdî êl dûv we bê û li dûv şaşîtî û fe'l û finasê we bê serrast bike yan jî qehreman êzîdî sersebeba bi rastî jî eyba عيبة عيب كلكي مزنا قون بيبي بختية دكن هجر اون قومي طاوسي ملك بونا اف كسي قوان ببختي وبرورشيا دكن وناك رستوي من وبهزاري خبرات كومنتار هذا خطا صورة وخطا رشا وخطا جحرا مرنيا وكوري يزيد خانة وكوري نزانم تشيا وابدا في خوا قالك جاروا محاولة كر قول دلي نيار و دجمني ازيد خانه قو قاربنون القهرمان ازيدي بكن وبدفي خو بكاري خو بفعلي خو عملي خو وقالك جارا محاولة كر قوون مرادي دجمني ازيد خانه لقهرمان ازيدي بكن وقالك جاراجي وخبر جمردان قالك جاراجي دجمن نيار قازن جنابي خبر جمربتي خبر اجمال باطا مربدي جبرقو مسنقا خو كريا سنقاوي جبونا چه نش بونا من جبونا و مگو تعدیلی الویدل سر و هیا بر اف بار ام دین سر ملی خو نه هم اف بار دانش سر ملی خو حال خو بین به محاله و چابویا تا اون زن من قهرمان ازیدی چقا بار سر ملی وراد کر قهرمان ازیدی چقا انسان سر و فکرادن قهرمان ازیدی زمانه چقا ساجه کر و نهشتن گو زمانه خو سر و درش بکن دیسا منا قلق برادري خوي كردي ولات باريز آنين از چاوی وان ماشکم چه کرد کی گو دفاع مکری و پشتا مگرتیز دلی بخم او جی مؤون حتی مؤون آنین سر لایفه واگو قهرمان دجمنه ما مناین سر لایفه لیونا فکرین وقتا گو زوبینم سر لایفه خو اون بین برسوان کسابدن هم قهرمان ازیدی بس و جداره فطناکی و هم جی قهرمان دوی ریا وان نيارو دجمني ازيد خانه بدكي قو شر ازيداتيه بكن وببهوريا ازيديا بكفرن ونش خورا نافكرين ولو هزار جارا مجورا قوت برايم خدوري ما بكن نون با برادري ما هنا جامير هنا كوري جامير هنا بشتا ما بقرن هنا شير حلال هنا بشتا من اوانين لوفي مناكل برايم روجاقو خديز دام مبدئیم یک مبدأ هدفم یک هدفه داخوازم و دوزم یک دوزه و جیا خو نهت مخوار و تجاره جی از دایم گوهرتن و زنوک که وکا قلابم
وەکەلکە ژوانێ سەر پلاتفۆرمە کار دەکەن و دەشغڵن قاش و ئێزیدخانینیان کوردستانینە دەمک خۆش و گەش بۆنە ئەنسانێ باش و مژناواێ مەسلێ بەس ناوێن بین سەر زمانێ خۆ بێسوجە قەهرەمان ێزیدی ئای بەشخۆرە